تونداژۆکانی ئێران نایانەوێت پەیوەندی نێوان تاران و ڕیاض ئاسایی بێتەوە. مەلایەک لە مەککە ڕێبەرانی سعودیەی باکردنەوەی یانەی شەوانە تاوانبار کرد و دووبارە خێی کردەوە بە برینەکانی ئەو دوو وڵاتەدا. يرد فيها بإلحاد بظلم نذقه من عذاب أليم. در محضر رسول خدا هستیم دعاگوی همه عزیزان. دوای هەوڵێکی بەرفراوانی چین دەرەنجام لە ڕۆژی 10 ئازاری 2023 گرژی و ململانەی درێژخایەن و بەردەوامی نێوان هەردوو وڵاتی سعودیە و ئێران بە ئامادەبوونی بەرپرسانی باڵای هەردوو وڵات لە پەکین کۆتایی هات. بە مەبەستی یاساییکردنەوەی پەیوەندیەکانیش جموجۆڵی سیاسی و گەشتی دیپلۆماسی بەرفراوانی بەرپرسانی هەردوو لە دەستی پێکرد. هەر لە ماڕاستەیەدا وەزیری دەرەوەی ئێران چەندین جار سەردانی ڕیازی کردو لە بەرامبەریشدا کەسی سێمی سعودیە واتە وەزیری بەرگری سەردانی تارانی کردو لەگەڵ ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی دیداری کرد. لەم کاتانەدا کە هەمووان چاوەڕێی هەنگاوی کردەیی بوون بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوانە و دوو وڵاتە لە ناکاو مەلایەکی تونداژۆی سەر بە بەرەی پایەداری بە ناوی غوڵام ڕەزاق قاسمیان لە ڕێوڕەسمی بەجێهێنانی حەجدا گرتە ڤیدیۆیەکی سەیری لە شاری مەککە بڵاو کردەوە. لەم ڤیدیۆیەتە قاسمیان بەو پەڕی سوکایەتی کردن بە دەسەڵاتدارانی سعودیە و ناوهێنانیان وەک داگیرکەر و کاسبکارانی ماڵی خوا ئاماژەی بەوەدا کە چیتر پێویست ناکات بۆ گازینە و یانەی شەوانە و کۆنسەرتی بێنرخ خەڵک ڕوو لە ئەنتاڵیە تورکیا بکات، بەڵکو دەتوانن لە بری ئەنتاڵیا ڕوو لە مەککە و مەدینە بکەن. بنەماڵی ئال سعود خەریکی کارێکی دزێ و بێشەرمانن. هەر دوای بڵاوبوونەوەی ئەم گرتە ڤیدیۆیە قاسمیان لەلایەن دەستگامنیەکانی سعودیەوە دەست بەسەر کرا و پێزانی ڤیزاش بۆ ئێرانیەکان ڕاگیرە. ئەگەرچی وەزارەتی دەرەوەی ئێران هەرزوو ڕاگەیاند ئەو چەشنە لێجوانە هیچ پەیوەندیەکی بە سیاسەتی تارانەوە نییە و هەر هەوڵێک بۆ تێکدانی پەیوەندی دۆستانەی تاران و ڕیاض ئیدانە دەکەین، بەڵام ئەم ڕووداوە نیشانیدا تونداژۆکان کەمترین مەیل و حەزیان بە ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ڕیاض نییە. ئێستاش دەسەڵاتدارانی ڕیاض وەک داردەستی ئەمریکا دەزانن. لەمڕۆوە ئەستەمە بەم ئاسانیە پەیوەندی ئەم دوو وڵاتە بە تەواوەتی ئاسایی ببێتەوە. ئەم ڕووداوە لە ناکاوە بیانوویەک بوو بۆ ئەوەی ئەم پرسیارە بێتە ئاراوە. هۆکاری ڕاستەقینەی گرژی و ململانەی چەندین ساڵەی شانشینی سعودیە و کۆماری ئیسلامی ئێران چییە؟ بۆ گەیشتن بە وەڵامی ئەم پرسیارە باشتر وایە ئاوڕێک لە ڕابردووی پەیوەندی نێوان ئەم دوو وڵاتە بدرێتەوە. دووە بەدوای ڕووخانی ئیمپراتۆریای عوسمانی شانشینی سعودیان لە ڕێزیە وڵاتانە بوو کە بە یارمەتی و پلانی بەریتانیا دامەزرا. دامەزراندنی شانشینی سعودیە هاوکات بوو لەگەڵ حکومڕانی پاشایەتی پەهلەوی لە ئێراندا. لە سەرەتاوە کە هەردوو پاشایەتیەکە سەرقاڵی چاکسازی و بنیاتنانی ژێرخانی ئابووری و سیاسی خۆیان بوون، پەیوەندیەکی باشیان لەگەڵ یەکتردا دامەزراند و بۆ چەندین ساڵ بەردەوام بوو. لە سەردەمی پەهلەوی دووەمدا واتە محەممەد ڕەزاشا پەیوەندیەکان تۆزێک تووشی گۆڕانکاری بوون. هەوڵی محەممەد ڕەزاشا بۆ بەرزکردنەوەی پێگەی ئێران واکێزی یەکەمی ناوچەی کەندا و لە ڕێگای کڕینی چەکی لە ڕادەبەدار تا ڕادەیەک سعودیەی تووشی دڵە ڕاوکێ و نیگەرانی کرد. بە درێژایی ساڵانی هەفتاکان ئێران لە نێوان وڵاتانی ناوچەکەدا گەورەترین کڕیاری چەک بوو. بۆ نمونە کڕیاری نزیکەی لە 130 چەک و کەلوپەلی سەربازی هەناردەکراوی ئەمریکا بوو لە نێوان ساڵانی 1974 و 1976. هەر ئەمە ڕیازی بە تەواوەتی نیگەران کرد بوو. بەڵام مەترسی ناسیۆنالیزم و هەژمونخوازی جەمال عەبدولناسر ئەم دوو وڵاتەی بە شێوەیەک لە یەکتر نزیک کرد بووەوە. بۆیە هەر پاش نەمانی جەمال عەبدولناسر سعودیەش بە شوێن دەرفەتێکدا دەگەڕا بۆ ئەوەی خۆی لە ناوچەکە بەهێز بکات. شۆڕشی ئیسلامی لە ساڵی 1974 ئێران و هەڕەشەکانی لەسەر ئەم وڵاتە دەرفەتی بۆ سعودی ڕەخساند کە ئەویش بیر لە پڕچەککردن و بەهێزکردنی خۆی بکاتەوە. دووە بەدوای سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی پرسی هەناردەکردنی شۆڕشی ئیسلامی بۆ دەرەوەی ئێران دژایەتی ڕاستەوخۆی وڵاتانی نزیک لە بەرەی ڕۆژاوە لایەنگری لە شیعەکانی ناوچە و بە تایبەت شیعەکانی عێراق، لوبنان، بەحرەین و سعودیە، هەروەها بانگەشەیەوەی کە ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران وەک ڕێبەری باڵای دنیای ئیسلامە وای لە وڵاتانی عەرەب و بە تایبەت سعودیە کرد کۆماری ئیسلامی ئێران وەک هەڕەشەیەکی تەواو مەترسیدار سیر بکەن. لەمڕۆوە
سعودیەش یەک ڕێزی دنیای عەرەب و بەتایبەت یەک ڕێزی وڵاتانی عەرەبی کەندا و هەروەها پەرەپێدانی وەهابی گەرایی و ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی شۆڕشی ئیسلامی ئێرانی وەک ئەولەویەتی سیاسەتی خۆی دەستنیشان کرد. لێرەوە ئیتر ڕکابەرایەتی ڕیاز و تاران بۆ ڕێبەرایەتی دنیای ئیسلام دەستی پێکرد و کۆماری ئیسلامی ئێران بەهۆی سروشتی شۆڕشگێڕیەوە ئارزوو لووتکەی هێرشە پڕۆپاگەندەکانی خۆی لە وڵاتانی عەرەبی و بەتایبەت سعودیە و عێراق کرد. هەر بەم شێوەیەش ئەلومەرج بۆ شەڕی ئێران و عێراق ڕەخسە. لەگەڵ هەڵگیرسانی شەڕی ئێران و عێراق چالاکی دیپلۆماسی سعودیە لە پێناو یەک ڕێزی دنیای عەرەب بە مەبەستی پشتیوانی عێراق دەستی پێکرد. هەر لەما ڕاستەیەدا ئەنجومەنی هاوکاری کەندا و بە سەرۆکایەتی سعودیە و بە مەبەستی دژایەتیکردنی چاران و پشتیوانیکردنی بەغدا دامەزرا. هەرم حاڵەتە وای کرد حاجیەکانی ئێران لە ڕۆژی 1 ئابی ساڵی 1970 لە مەککە دژ بە ئەمریکا دەستیان بە دروشم و خۆپیشاندان کرد. دواتر لەلایەن هێزەکانی سعودیەوە حاجی ئێرانیەکان درانە بەر دەسڕێژی گولە و دەست بە جێنزیکەی 400 حاجی کوژران. ئەم ڕووداوە گورزێکی بە زەبری لە پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات وەشاند. بە جۆرێک خومەینی ڕێبەری پێشووی کۆماری ئیسلامی ئێران هەرەو کاتە ڕایگەیاند ئەگەر سەدام پشتگوێ بخەین، ئەگەر پرسی قودس لەبیر بکەین، ئەگەر تاوانەکانی ئەمریکا تێپەڕێنین، ئەوە هەرگیز تاوانەکانی ئال سعود فەرامۆش ناکەین. پاش ئەم ڕووداوە جیا لەوەی پەیوەندی هەردوو وڵاتی بە تەواوەتی پچڕاند، ڕیاز هەر بەردەوام سەرقاڵی یارمەتی و پشتیوانی عێراق بوو. بۆ نمونە هاوکات لەگەڵ هێرشی ئەمریکا بۆ سەرسەکۆنەوتی و کەشتیە جەنگیەکانی ئێران لە کەندا و فڕۆکەخانە و بەندەر و کەلوپەل و تەنانەت ئاسمانیشی بۆ ئامانجە سەربازیەکانی عێراق تەرخان کرد. بە دڵنیاییەوە هەوڵەکانی سعودیا کە تەواوکەری هەوڵەکانی ئەمریکا و ڕۆژئاوا بوون، کاریگەریەکی بەرچاوی لەسەر ناچارکردنی ئێران بۆ قبولکردنی بڕیاری 598 نەتەوە یەکگرتووەکان و کۆتایی جەنگ هەبوو. دوای پەسەندکردنی بڕیاری 598 و کۆتایی جەنگ، سعودیا خۆشحاڵی خۆی نەشاردەوە و تەنانەت فاهد شای ئەو کاتەی سعودی ڕایگەیاند ڕیاز نایەوێت هیچ کێشەیەک لە نێوان وڵاتەکەی و تاراندا بەردەوام بێت. لە بەرامبەریشدا ڕەفسەنجانی لە لێدوانەکەیدا ئاماژەی بە ئامادەی هەردوو لە بۆ چارەسەرکردنی کێشەکان کرد. بەم شێوازە دەرفەت بۆ کەمکردنەوەی گرژی نێوان هەردوو وڵات ڕەخسا. لەم کاتەشدا هێرشی لە ناکاوی عێراق بۆ سەر کوێیت جارێکی تر ئەم دوو وڵاتەی لە یەکدی نزیکتر کردەوە و هەرەمەش وای کرد لە سەردەمی حکوومەتەکەی خاتەمی لە ساڵی 1997 بۆ یەکەم جار ئەمیر عەبدوڵڵا جێنشینی ئەو کاتە و پاشای دواتری سعودیە بە بیانووی بەشداری لە لووتکەی ڕێکخراوی هاوکاری ئیسلامی سەردانی تارانی کردو لە بەرامبەریشدا خاتەمی سەردانی سعودیەی کردو تا ڕادەیەکی بەرچاو پەیوەندیەکانیان ئاسایی کرانەوە. بەڵام پرسی حەج بەردەوام کێشە و سەرێشەی لە بەردەم ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان هەردوو وڵات دروست کردووە. بۆ نمونە ئێران سوور بووە لەسەرەوەی کە دەبێت حاجیەکانی لە ماڵی خوددا دژی ئەمریکا خۆپیشاندان بکەن. بەڵام ڕیاز بە تەواوەتی دژی ئەمە بوو. بەگشتی پرسی حەج و بانگەشەی ڕێبەرایەتی دنیای ئیسلام و هەروەها ئایدۆلۆژیای وەهابیگەری و شیعەگەری و دەستوەردانی تاران و ڕیاز بەردەوام پەیوەندی هەردوو وڵاتی تووشی کێشە کردووە. هەر لەما ڕاستەیەدا کوشتنی ڕەفیق حەریری لە ساڵی 2005 لەلایەن حیزبوڵڵای نزیک لە ئێران سعودیەی لە تاران تووڕە کرد. سەرەڕای هەوڵەکانی ئەحمەدی نەژاد سەرۆک کۆماری ئەو کاتەی ئێران بۆ گەرمهێشتنەوەی پەیوەندیەکان، بەڵام لە کانونی یەکەمی ساڵی 2009 بەهۆی ناکۆکی نێوان بەرپرسانی سعودی و ئێران سەبارەت بە مامەڵەکردن لەگەڵ حاجیانی ئێرانی تاران ناردنی حاجی بۆ عومرە ڕاگرت. بەهاری عەرەبی و مەترسی سعودیە لە هاندانی شیعەکانی بەحرەین و یەمەن و سعودیە لەلایەن ئێرانەوە هۆکارێکی دیکە بوو بۆ سەرەڵدانەوەی گرژی و ئاڵۆزی نێوان ڕیاز و تاران. دەنگۆی هەوڵی تاران بۆ کوشتنی باڵیۆزی سعودیە لە ئەمریکا لە ئەیلولی 2011 و هەروەها دەستێوەردانی تاران لە بەحرەین و عێراق و یەمان جارێکی دیکە نەک پێشی باساییکردنەوەی پەیوەندی نێوان هەردوو وڵات گرت، بەڵکو بەرەو ئاڵۆزی زۆرتری برد. لەم نێوەندەشدا لە سێدارەدانی شێخ نەمر و هێرشکردنە سەر باڵیۆزخانەی سعودیە لە تاران و هەروەها پەرچەکرداری ڕیاز لە بەرامبەر ڕێککەوتنی ئەتۆمی ئێران ئیتر بە تەواوەتی ڕیاز و تارانی ڕوبەڕووی یەک کردەوە. دوا بە دوای ڕێککەوتنی تاران و ڕۆژاوە شاه عەبدوڵڵای سعودیە داوای لە ئەمریکیەکان کرد لە جیاتی ڕێککەوتن دەبێت سەری ئەژدیهاکە واتە تاران پان بکرێتەوە. تەنانەت هەندێک لە بەرپرسانی سعودیە باشکرا داوایان لە ئەمریکا کردبوو کە واشنتۆن هێرش بکاتە سەر ئێران. هەر لەم بارەوە دوا بە دوای کشانەوەی ترامپ لە ڕێککەوتنەکە ڕیاز خۆشحاڵی خۆی نەشاردەوە و لە درێژەیەم دۆخەدا لە مانگی کانونی دووەمی ساڵی 2015 ڕیاز، شێخ نەمر،
مەلایەکی شیعی خەڵکی سعودیەی نزیک لە تارانی لە سێدارەجا. هەردووە بە دوای لە سێدارەدانەکە وتەبێژی وەزارەتی دەرەوە ئێران ڕایگەاند کە سعودیە بەم بۆنەوە دەبێت باجێکی قورس بدات. هەرچەند ڕۆژێک دوای لە سێدارەدانی شێخ نەمر ژمارەیەک خۆپیشاندەر هێرشیان کردە سەر باڵیۆزخانەی سعودیە لە تاران و کۆنسوڵخانەی وڵاتیان لە مەشهەد سووتاند. دوای ئەو دوو هێرشە کە کاردانەوەی توندی وڵاتانی عەرەبی ناوچەکەی لێکەوتەوە، سعودیە پەیوەندی دیپلۆماسیەکانی لەگەڵ ئێران پچڕاند و داوای کرد نوێنەرانی کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی 48 کاتژمێردا وڵاتەکە بەجێ بهێڵن. بەم شێوازەی تر پەیوەندی نێوان هەردوو وڵات ڕووی لە گرژی و دوژمنایەتی ئاشکرا کرد و جیا لە هەڕەشە و گوڕەشەی سەرشاشەکان تاران لە ڕێگای حوسیەکانەوە دەستی بە شەڕی ناڕاستەوخۆی ڕیاز کرد. هەر لەمە ڕاستەیەدا لە ساڵی 2020 سعودی ڕایگەیاند کە لە مانگی ئایلولدا هێرشێکی فڕۆکەی بێفڕۆکەوان کراوەتە سەر پاڵاوگەکانی بیقاع و کێڵگەی نەوتی خورایسی سەر بە کۆمپانیای ئارامکۆ. هێرشەکە وەندە قورس و مەترسیدار بوو کە بەرهەمهێنانی نەوتی بۆ ماوەیەکی کاتی ڕاگرت. ئەم جۆرە هێرشانە بۆ ماوەی 2 ساڵ بەردەوام بوون و لە ئازاری ساڵی 2021دا دامەزراوەکانی سەر بە کۆمپانیای ئارامکۆی سعودی جارێکی دیکە ڕوبەڕووی هێرشێکی بەرفراوان بوونەوە. محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی سعودیە لە کاتی واژۆکردنی ڕێککەوتنێک لەگەڵ قەتار ئێرانی وەک هۆکاری سەرەکی هەڕەشە بۆ ناوچەکە ناوبرد. 6 ساڵ دوای هێرشەکەی سەر باڵیۆزخانەی سعودیە، بەرپرسانی هەردوو وڵات گفتوگۆی ڕاستەوخۆیان لە بەغدا بە یارمەتی پەکین دەست پێ کرد. ناوبەژیوانی پەکین بۆ ماوەی 2 ساڵ درێژەی کێشە. دەرەنجام لە 10 ئازاری ساڵی 2023 لە پەکین ڕێککەوتن و ئاشتەوایی نێوان هەردوو وڵات ڕاگەیەندرا. هەر لەمبارەوە باڵیۆزخانەی ئێران لە ڕیاز لە 6 حوزەیران کرایەوە و باڵیۆزخانەی سعودیەش لە تاران لە 6 ئابی هەمان ساڵدا کرایەوە. لە ڕۆژی 12 تشرینی یەکەم ئیبراهیم ڕەیسی سەرۆکی ئەو کاتی ئێران بە تەلەفۆن لەگەڵ محەممەد بن سەلمان قسەی کرد و مانگێک دواتر هەردوو لە ڕیاز کۆبوونەوە. بەم شێوازە پەیوەندیەکان تا ڕادەیەک ئاسایی کرانەوە. ئەوەش لەبیر نەکرێت ڕیاز لە بری نۆژەنکردنەوە و کردنەوەی باڵیۆزخانەکەی لە تاران هۆتێلێکی لە باکووری تاران وەک باڵیۆزخانە دیاری کرد و بەم جۆرە ڕایگەیاند ئەگەرچی پەیوەندیەکان ئاسایی کراوەتەوە بەڵام هێشتا متمانەی تەواو لە ئارادانیە و دەبێت چاوەڕێی کات بکرێت. بەگشتی کۆی چیرۆکی پەیوەندی ڕیاز و تاران بە ئێمە دەڵێت تا ئەو کاتەی پرسی سەرۆکایەتی دنیای ئیسلام و شەڕی ئایدۆلۆژیا لە ئارادا بێت ئەستەمە بەم ئاسانیە متمانە بۆ پەیوەندیەکانی سعودیە و ئێران بگەڕێتەوە.